بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. پێشەچی دەستخۆشیەکی زۆر گەرم پڕ لە خێر پڕ لە میهرەبانی لە ستافی میهرەبانی لە مستەشفای میهرەبانی لەو کارمەندان و لەو ستافانەی کە لە میهرەبانی کارەکەن دەستخۆشیەکی گەرمیان لێەکەین. مستەشفایەک بە کلیمەی معنە، نەخۆشخانەیەک بە پڕ بە پێستی بەمانای نەخۆشخانە ناوەڕۆکی وەکو یەک میهرەبان لە ناو میهرەبان لە ناوەڕۆکی. من کە وەکو مامۆستایەکی ئاینی هاتوومەتە ئێران نەخۆشێکی هەژارم هێناوە. بەڕاستی ئەو عەمەلیاتی کە بۆ ئەو ئەکرێت لە هەر نەخۆشخانەیەکی تر لە سەرووی ملیۆن کەمتر بۆی ناکەن. بە یەک قسە کە وتمان هەژارە میهرەبانی کە تەکاری خۆی و میهرەبانی خۆی بەکارهێنا وتی چەندی هەیە ئەوەندەی زیاتر لێ وەرناگرێ. بە مەبلەغێک کردی کە پێم عیبە ئێستا باسی بکەم، مەبلەغەکە ئەوەندە کەمە، دەستخۆشیان لێ یەکەم خوای گەورە لە دکتۆر لێر تا ئاخریان تا ئاخر کارمەند خوای گەورە مۆفەقیان کە. ئەڵێم بە خێرخوازان بەوانەی کەوا خێریان لە خۆدیوە و خێرەکەن. بەڕاستی شوێنی خێرکردن میهرەبانیە، بەڕاستی شوێنی ئاوڕێدانەوە میهرەبانیە، بەڕاستی ئەو شوێنێک کە ئەتەوێت لە قیامەت شاهدیت بۆ بداو و لە قیامەت لەگەڵت بەردەوام بێ سەدەقەی جاری ئێرەیە. ئەو سەدەقەی کە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم إذا مات ابن آدم انقطع عمله إلا من ثلاث. یەک لەوانە سەدەقەی جاریە. سەدەقەی جاریە وەرە لە میهرەبانی بیکە. بەڕاستی سەدەقەی جاریە وەگاتە شوێنی خۆی. خوای گەورە هەمویان مۆفەقە، هەمویان سەربەرز و سەرفرازکە. وەکو تێبینی وەکو مشتێک تێبینیم ئەوەیە چەندە محتەرەمن، چەندە بە احتیرامن زیاتری کەن، چونکە ئەو شتە جوانانە تەنها لە خۆتان دێ. السلام عليكم ورحمة الله وبركاته. میهرەبانی دڵسۆزی و لێزانی